پرۆژەیە کە دروستمان کردیا ئەوە سەنسەری ئاویە کە ئاو پێکەویت ئەو جلانە دەباتە ژۆرە. ئێستا ئەو ئاوە دەباتە ژۆرە جلەکان نەزانیتن کە ئاوی پێکەتی ئەو جلەکان دەباتە ژۆرە کە وشی دەکەینەوە جلەکان دێنیتەوە دەرێ. یعنی مەقسەدت ئەوەیە ئەگەر باران ببارێت ئەوە هەستی پێ دەکاتن و جلەکان دەباتە ژۆرەوە. مەبەستت ئەوەیەوە؟ لەکوێ دەخوێنیت؟ لە گۆڵدن سیلڤ. باشە. چی هاوکاریکردن بۆ دروستکردنی ئەم پرۆژێکتە؟ مەسعودە. باشە. چەند خەریکی بوون؟ ماوەی چەند پێوە خەریک بوو تاوەکو چاکتن؟ زۆر نا. زۆر نا؟ باشە. ئەو کەسانەی هاتوون پرۆجێکتەکەی تویان بینیوە بەدڵیان بوو؟ بەڵێ. چیان پێوەوتی؟ زۆر باش. زۆر باشە؟ بەڵێ. باشە چۆن دەتوانی ئەوای لێ بکەی پرۆجێکتەکە گەورەتری بکەی دابنیت بۆ ئەوەی ئەم کارە بکات هەر کەسێک لە ماڵەوە بتوانێت دایبنێت؟ ئەتوانین. دەتوانیت؟ بەڵێ. باشە. دەتەوێت ئەگەر گەورە بوویت و کار لەسەر ئەم پرۆجێکتانە بکەیت چ شتێک دروست بکەیت؟ هەموو شتێک لەم هەسایە. ئاساییە؟ بەڵێ. ئافەری. تۆ زیرەکی دەتوانی ئەم پرۆجێکتەش گەورەتری بکەیت و بەکاری بێنیتن لە ماڵەوە؟ بەڵێ.